سڵاتان لەبێت بنێرانی زاری کرمانجی بۆ یەکەمین جار لە ئیدارەی سەربەخۆی سۆران نووسینگەی تاوانە ڕێکخراویەکان کراوەتەوە. گەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە لەژێر چاودێری هەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران نووسینگەی بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراویەکان لە سەنتەری قەزای ناوەندی سۆران کراوەتەوە. بۆ یەکەمین جار ئەم نووسینگەیە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەبێت. هەریەکە لە دکتۆر ڕێبوار بابکەی و هاوکاس جێگری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەشێکی زۆر لە بەڕێوەبەری فەرمانگە و دامەزراوەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەشداریان کردووە. ئێستاش لە دکتۆر ڕێبوار بابکەی نووسینێک بۆ ئەم بەڕێوەبەراتیە ئەو نووسینگە دەنووسێت. گەر هاوکارانم لەگەڵم بن بەڵێ لێستادا ژمارێکی زۆر لە میوانان بوونی هەیە. ئەم نووسینگەیە کارەکانی تایبەتن بە مرۆڤەوە ئەو تاوانانەی کە بە شێوەی ڕێکخراوەی ئەنجامەدرێن و لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش هیچ نووسینگەی هاوشێوەبوون نەبووە. بۆ یەکەمین جار ئەم نووسینگەیە کرێتەوە کارەکانی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە نووسینگەکە ڕایە کرێت. لە هەرێمی کوردستان زۆرجار تاوانی ڕێکخراوەی ئەنجامەدرێت، تاوان بە مرۆڤەوە ئەنجامەدرێت، بە جەستەی مرۆڤەوە ئەنجامەدرێت. لە هەبوونی حاڵەتی هاوشێوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش هیچ نووسینگەیەکی بوونی نەبووە، نووسینگەیەکی بۆ نیزبوونی نەبووە بۆ کارە. بۆیە دوای هێنانەکایەوە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم نووسینگەیەش هاوشێوەی ژمارەیەک لە بەڕێوەبەراتی گشتی و فەرمانەکانی دیکە هێنرایەکایەوە. بروها قرم زورة قرم أنا قرم عندي أمنا قرم زايد قرم نايرة بەڵێ ئەم نووسینگەیە سەر بە وەزارەتی ناوخۆیە بەڕێوەبەراتی گشتی دیوانە و هاوکات بەڕێوەبەراتی گشتی دیوان بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکانی کە نووسینگەی سۆرانی لە ئیدارەی سەربەخۆی سۆران کردوتەوە. چارەسەرکردنی هۆکارەکانی سەرهەڵدانی تاوان ڕێژەی تاوان بە گشتی لە هەرێمی کوردستان کەم بۆتەوە کە ئەمە جێی خۆشحاڵیە و هەمیشە جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی جەخت لەسەرەوە کاتەوە کە پێویستە یاسا سەروەردێ و دامەزراوەکان زیاتر لەسەر بنەمای یاسا کارەکانی خۆیان ڕایکەن، هەروەها پەیوەندی نێوان دامەزراوەکان و هاوڵاتیش لەسەر بنەمای یاسا بەدی بکرێت بە خۆشحاڵیەوە لەو ڕوویەوە پێشبەچوونی گرنگ لە ڕووی دامەزراوەیەوە و لە ڕووی سەروەرکردنی یاسا و نەهێشتنی گەندەڵی، چونکە گەندەڵیش هەر بەشێکە لە تاوانەکان. بۆیە
جێ دەستخۆشیە کە کابینەی نوێیەم و خودی جەنابی سەرۆکی حکوومەت هەنگاوی باشیان ناوەوە تایبەتیش وەزارەتی ناوخۆ بۆ چارەسەرکردنی هۆکارەکانی کە دەبنە سەر هەڵدانی تاوانەکان. بۆیە لەو ڕۆیەوە ئێمە پیرۆزبایی لە خەڵکی ئازیزی ئەو دەڤەرەکەین و پێمان وایە ئەوەکردنەوەی ئەم نووسینگەیە هەنگاوێکی لە جێ و گرنگە بۆ چارەسەرکردنی هۆکارەکانی سەرهەڵدانی تاوانەکان و کەمکردنەوەی تاوانەکان. دووبارە پیرۆزە هیوای سەرکەوتن بنویسید اشتیاقیان با دکتر لحظه 30 ثانیه آخری با دکتر روی بخونید. بەڵێ ئەوەی گوێبستی بوون قسەی بەرپرسی لە قیدەی پارتی دموکراتی کوردستان بوو لەبارەی کردنەوەی ئەم نووسینگەیە. بەڵێ دکتۆر بەڕێز ڕاوکەر هاوتانی بەرپرسی نووسینگەی ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە سڵاوتێ بێتەوە کاتت باش ئامانجیکردنەوەی ئەم نووسینگەیە چی بوو و ئەم نووسینگەی کارەکانی بۆ تەواوی ئیدارەی سەربەخۆی سۆرانە بێت 100% قازانجی دەبێت بۆ دانیشتوانی سنووری سۆران. یەکێک لە کارە هەرە گرنگەکانی ئەم نووسینگەیە ڕێگریکردنە لەو تاوانانەی کە پێشتر بەرنامەیان بۆ دانەنرێت. زۆربەی زۆری هەرە تاوانەکان بە شێوەی ڕاستەوخۆ ئەنجامدەری، بەڵام ئەوانەی کە مختصن بە نووسینگەکەمان پێشتر بەرنامەیان بۆ دانەنرێت هەروەکو مامەلەکردن بە ئەندامانی جەستەکان یەکێکە لە هەرە تاوانە باوەکان کە ئێستا لە هەرێمی کوردستان و خەریکە بەرەو تەشەنەبوون دەچێت کە زیاتر کارمان لەسەر ئەم بابەتانەوە و ئەو بابەتانە کە زیاتر کارشان لەسەر دەکەین نەکرد بازرگانیکردنە بە ئەندامانی جەستە بەرک و کاری بە زۆرە ملێ و هەروەها بازرگانی سێکسی و هەروەها ئەو کارکردن لەسەر ئەو کۆمپانیانەی کە دەستی کاریان هەیە کە لە سنوورەکەماندا کار دەکەن کە ئەو کێ کارە بیانیانەی کە دێن هەیە بەبێ ویزەیە هەیە بۆ کارێکی لە شوێنی خۆیان بۆ کارێک دێن بەڵام لە ئەنجام کارێکی تریان پێ دەکەن. ئێمە ڕێگری لەو زۆرە تاوانان دەکەن ئیشەڵا بتوانین لە خزمەت هاوڵاتیانی سنوورەکەمەدا ئەو تاوانانێک کە پێشتر بوونی هەبوو لە سنووری ئیدارە سەربەخۆ سۆران و ئەو تاوانە بە یاسایەک لاکرێتەوە هیچ تاوانێکی هاوشێوە پێشتر ڕووی داوە لە سنووری ئیدارە سەربەخۆ سۆران 100% تاوان هەبووە، بەڵام ئەو تاوانانە لە بنکەکانی پۆلیسێک لاکراونەتەوە بەپێی قانونی دادگای باری کەسی دادگای لێکۆنینەوە. زۆر سپاس ڕاوکەر هاودیانی بەرپرسی نووسینگەی بەڕێوەبەراتی تاوانە ڕێکخراوەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران کە ئەم نووسینگەیە لە ئەمڕۆ لە سنتەری قەزای ناوەندی سۆران کراوەتەوە کارەکانیش تایبەتە بۆ تاوانانەی کە لە ڕێی ڕێکخراوەی و ئەنجامەدرێن کە بۆ بازرگانیکردن بە مرۆڤ و بە جەستەی مرۆڤ و بەپێی قسەی بەرپرسی نووسینگەش ئاماژێ بەوەدا پێشتر کە لەلایەن پۆلیسەوە کارەکان یەکلاکراونەوە لە بنکەکان، بەڵام ئێستا هەر تاوانێکی هاوشێوە بوونی هەبێت لە داهاتوودا لە سنووری ئیدارە سەربەخۆ سۆران ئەمە لەم نووسینگەیە چارەسەری بۆ دەکرێت. بەڵێ